وەرزی کۆکردنەوەی بەرهەمی گەنموجۆی ئەم ساڵیانە. جوتیاران بە بێئومێدیەوە خەریکی دروێنەکردنی بەرهەمەکانیانن بەهۆی زۆری ڕێژەی بارانبارینی ئەمساڵ و لەباری کەشوهەواکەی بەرهەمی دانەوێڵەی ئەمساڵی گەرمیان جێی دڵخۆشی جوتیارانی سنوورەکەیە، بەڵام هەر لە ئێستاوە خەمی ساختکردنەوەی بەرهەمەکانیان نیگەرانی کردوون. بۆ مەسەلەی ئەم دەغڵودانە هاتنە بۆم لایەمە و بۆ مەسەلەی ڕێژەی گەنموانیە لەخوا ڕێژەی گەنم شەو تقریبا لە 115 یا هەدا 120 لەخوا ئەمساڵ ساڵێکی خۆشە و ساڵێکی چاکە و ڕێژەی گەنم ساڵ زۆرە و بەڵام زۆر بەداخەوە حکوومەت هیچ نێکمان لێ ناکاتە وەری بولێ لەمە لە سایلۆکانە مەجبورین بە بازار بیفرۆشین و بە هەرزان و حکوومەت هیچ چیمان نەکردە نە سایلۆ دەنگی دیارە نە هیچ دیارە خەڵها ئەڵڵا بەختیە دادا ئەو خەڵکە و ئەو خەڵکەیش هەواڵی خوارێکە ئیتر لای خۆیان بەڕاستی هیچ نییە. ئیتر گەنم باش زۆر باشە گەنم لەخوا بەزایە ئەمساڵ گەنم دەرەجەیەکە. وەرنەگرتنەوەی پارەی 5 ساڵی بەرهەمەکانی پێشوویان لەلایەک و بڕیاری وەرگرتنی تەنیا لە 130 گەنمی ئەمساڵی هەرێمی کوردستان لەلایەکی تر نیگەرانیەکانی جوتیارانی زیاتر کردووە. لە ساتی وەرنەگرتنی بەرهەمەکانیان لەلایەن حکوومەتەوە دەبێت لە بازاڕ و بە بازرگانەکان بیفرۆشن بە نرخێکی کەمتر کە شایان بەڕەنج و ماندووبوونیان نەبێت. ئەوان دەڵێن حکوومەت خەمساردا لە بەرامبەر ڕەنجی جوتیاران و بە تەواوی فەرامۆشی کردوون. ئێمە وەکو نزبەی فەلاحی بنکورە ئێمە گەرمی ساڵی 2014مان فرۆشمانسە حکوومەتی عێراقی تاکو ئیسا ئەوە 5 ساڵەکە هیچ ئاوڕێکیان لێمان نەداوەتەوە کەس هیچ دەنگ و باسێکی نییە بە هیچ شێوەیەک. ئەوە سا حکوومەتی عێراقی ئەژێ ئێمە لە 130 گەنم لە جوتیاران وەرەگرین تا ئیسا هیچ سایلۆیەک نەکراوەتەوە یعنی ئاوڕێ لە فەلاح بداتەوە تاکو ئیستا ئەوە سا ئێمە مەجبورین بیفرۆشنە بازاڕەکانی کەلار بە تاجرەکان هەریەکی بۆ خۆی لای خۆیەوە قسەکە یەکێ 370 دا یەکێ 400 دا یعنی وان لێ ئێمە کردووە یعنی بە هیچ شێوەیە فەلاح هەرچی بکە زەرەرمەند دەبێ. تایبەت بە وەرزی دروێنە و بەڕێوبەری کوشتوکاڵی گەرمیانیش دەڵێت حکوومەت هیچ پلانێکی نییە بۆ وەرگرتنی بەرهەمی دانەوێڵە لە جوتیاران. ڕاشی دەگەیەنێت ئەو بڕادانەوێڵەی ئەمساڵ وەردەگیرێت لە جوتیاران لە ئاستی پێویستدا نییە. تایبەت بە وەرزی دروێنە و جوتیاران و گەرمی جوتیاران لە هەرێمی کورساندا حکوومەتی هەرێم هیچ بڕیارێکی نەداوە سەبارەت بە کڕینی گەرمی جوتیاران تەنها و بڕیاری حکوومەتی عێراق هەیە کە 340,000 تەن گەرمی جوتیاران دەکرێتەوە لەلایەن وەزارەتی بازرگانی حکوومەتی ناوەندەوە. ئێمە وەکو حکوومەتی هەرێم وەکو وەزارەتی کوشتوکاڵی هیچ بەڕێگەرمێک ناتوانین لە بڵێن لە جوتیاران وەرگرینەوە تەنهاوە نەبێت لە ڕێی سایلۆکانەوەکە لەلایەن وەزارەتی بازرگانی عێراقەوە دەکرێت. بە دڵنیاییەوە ئەمە گرفتێک دروستەکە بۆ جوتیاران چکە ئەو بڕێی کە بۆ هەرێمی کورسان دانراوە لە چاو ئەوەی کە بەرهەمی ئەم ساڵ زۆر باشە هیچ نییە بۆ وەرگرتنەکەی بۆیە بڕێکی زۆر دانەوێڵە بە تایبەتی گەنم ئەمێنێتەوە کە جوتیار نازانێت لەکوێ ئەو بەرهەمەی ساخ کاتەوە ئەمە گرفتێک دروست دەکات بۆ کەرتی کوشتوکاڵ کە ئەوە مەوای لێکا کە لە داهاتوودا ئەگەر حکوومەتی هەرێم بیر نەکاتەوە لە چۆنیەتی چارەسەرێک بۆ گەنمی و دانەوێڵەی جوتیاران ئەوە لە ساڵانی داهاتوودا کەرتی کوشتوکاڵ بە تایبەتی دانەوێڵە بەرەو دواوە پاشەکشە بکات. سنووری گەرمیان لە 121 کۆی زەوی کوشتوکاڵی کوردستان پێک دەهێنێت بۆ ئەمساڵ لە ناوچە جیاوازەکانی گەرمیان ڕووبەری 270,372 دۆنم زەوی بە گەنم و جۆ داچێنراوە. چاوەڕوانیش دەکرێت بەرهەمی گەنمی ئەمساڵ بگاتە سەرووی 120,000 تەن، بەڵام بەهۆی نەبوونی سایلۆ لە گەرمیان ناتوانرێت تەواوی ئەو بڕا دانەوێڵە لە جوتیاران وەربگیرێت. ساڵ لە دوای ساڵیش کێشە و گرفتەکانی جوتیاران بەرەو زیادبوون دەڕوات و ئەمەش وا دەکات کەرتی کوشتوکاڵی لە هەرێمی کوردستان تا دێت بەرەو خراپتربوون بچێت. هاوار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.